لە شاری هەولێر 30 هاوڵاتی بۆ ئەوەی لە چەند دەستگایەکی خێرخوازی و ڕێکخراوە نێودەوڵەتیەکاندا بمەزرێنرێن زیاتر لە 30,000 دۆلاریان داوە بە ئافرەتێک، بەڵام دوای نزیک بە 3 مانگ و نزیکبوونەوەی وادەی پێدانی پارەکانیان ئەو ئافرەتە بە ڕووداوی سووتان مردووە کە نازاندرێت ئاخۆ بەمەبەست سووتێنراوە یاخود خۆی سووتاندووە یان لە ڕووداوێکی نەخوازراودا سووتاوە. ئەو هاوڵاتیانەشی کە پارەیان پێداوە گرد بوونەتەوە، دەڵێن ئەو ئافرەتە لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانی و پشتیوانی پێشمەرگە و ڕێکخراوی UN کاری کردووە. هاوڵاتیەکیش دەڵێت من بەتەنها 21,200 دۆلارم لەلایەتی و کەسێکی دیکەش دەڵێت 5 ملیۆن دینارم قەرز کردووە و پێم داوە. کە ئەو ئافرەتە ماوەی 3 مانگە من ناسیمە بە حکمی ئەوەی ئەو ئافرەتە لە ڕێکخراوی UN و لە ڕێکخراوەکانی دەستگای خێرخوازی بارزانی و لە پێشتوانی پێشمەرگە کاری کردووە. من وەکو خۆم نزیکەی 2 دەفتەر و 12 ڕقم لای ئافرەتە مای هەفتەکەی تر مەولەتم لێ وەرگر گوتم مامۆستا مەوعیدت نزیک بووە، گوتی لەسەر مەوعیدی خۆت وەردەگریەوە پارەت حازر هیچ شێشێک نییە. ئەمە بە 2 بەش پارەمان لێ خوڕایە. بەشە چەند بەوەی کە نزیکەی 25 نەفەری وەرگرتیە مقدمەی 5 ملیۆن هەتا 10 ملیۆن على اساس منظمەیەکە تەمیناتی دەوێت پێشوەختە لەوەی هەر کەمکوڕێکتە بیت لە کاری خۆتان کەمکوڕێکتان نەبێت لە کاری خۆتان لێتان نەقسکەن و ڕاتبیشتان مانگانە 15 وەرەقەیە بە عەقدی 8 ساڵی. ڕۆژێ پێش ئەوەی وەفات کات تەلەفۆنی بۆم کردوتی مامۆستا کوڕەکەت دامەزراوە سبەینێ لەگەڵ خۆما ئەبێتە سایق لەگەڵ ڕێکخراوی کەنەدیە بۆ سبەینێ ئەم کارەساتە ڕوویدا. ئەو 5 ملیۆنم داوە من. 5 ملیۆنم قەرز کردووە. لای خۆشیەوە کۆمەڵناسێک دەڵێت دیاردەی تێکەڵبوون بە باندی بازرگانی ناتەندروست بەرهەمی ئەو پرۆسە پەروەردەییەیە کە لە چەند ساڵی ڕابردوودا کۆمەڵگەی ئێمە پێیدا تێپەڕ بووە. ئەم دیاردەیان ئەم حاڵەتەی کە مەسەلەی هەرخەڵەتان سۆدی تێگەڵبوونە بە باندی بازرگانی ناتەندروست بەرهەمی ئەو پرۆسەی پێگیان و پەروەردەکردنەیە کە چەند ساڵی ڕابردووە کۆمەڵگەی ئێمە پێ تێپەڕێ بە ناوی زۆربوون و فرەیی کەناڵەکانی ڕاگەاندنەوە. ئامانجی پێگەاندنی تاچی کورد کەوتۆتە بەر ئەو پارچە بوونەوە وێ نازانێ بۆ نووستا فەلسەفەی پەروەردەیی لە کۆمەڵگەی کوردیە چییە؟ ئایا لە قوتابخانەکانە، ئایا لە کەناڵەکانی ڕاگەاندنە، لە خانەکانی خواپەرستیەوە تۆستەیە کە هەر لە مزگەوت و ئەوانەی تر ئایا ئێمە ئەمانەوە لە 25 ساڵی ئایندەیە ئینسانیشی چۆن پەروەردەکەین؟ لەم ساڵدا هەزاران هاوڵاتی پارەکانیان داوەتە دەستی کەسانی دیکە تاکو مامەڵەی پێوە بکەن و بڕێک قازانجی لێ بکەن. ناشزاندرێت ئایا مامەڵەکە بە شێوەی شەرعی و یاساییە یاخودنا. هاوکات تا ئێستاش فریودانی هاوڵاتیان بەردەوامە. بەو هۆیشەوە هاوڵاتیان بە سەدان و هەزاران دۆلار زەرمەند بوونە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.